سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە ئەم کاتتان باش پۆختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم لە پشووەکانیشدا موچە دابەش دەکات. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم پشووەکەی سبەینێ چوارشەممەی بۆ بانکەکان هەڵوەشاندە و ڕای دەگەێنێت بانکەکان پابەندن بە دابەشکردنی موچەی فەرمانبەران. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتەکە دەڵێت بە بڕیاری وەزیری دارایی سبەینێ چوارشەممە کە پشووی فەرمیە دەوامی سەرجەم ئەو بانکانە ئاسایی دەبن کە ئەرکی دابەشکردنی موچەی فەرمانبەرانیان لە ئەستۆدایە. هەر لەو ڕاگەیەندراوی وەزارەتی داراییدا وەزارەتەکە دڵنیایی داوە لەوەی دابەشکردنی موچە بە گوێرەی خشتەی ڕاگەیەندراوی وەزارەت بەردەوام دەبێت. ئەندامێکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند ڕەزامەندی بانکی ناوەندیان وەرگرتووە بۆ ئەوەی نووسینگەی خۆی لە هەرێم بکاتەوە و لەمە دووە هاوڵاتیانی هەرێمیش دەتوانن سوودمەند بن لە قەرز و پێشینەکان. بڕیار ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی بە میدیاکانی ڕاگەیاند لە دوای هەوڵێکی زۆر دوجار بە نووسراوی فەرمی ڕەزامەندی پارێزگاری بانکی ناوەندیان وەرگرتووە بۆ ئەوەی نووسینگەی خۆی لە سلێمانی بکاتەوە. ئەو پەرلەمانتارە وتیشی ڕەزامەندی وەزارەتی داراییان بۆ کردنەوەی بانکی ڕافیدەین لە هەرێم وەرگرتووە، بەڵام حکوومەتی هەرێم کەم تەرخەمە و ئەرکەکانی بۆ ئەو کارە تاوەکو ئێستا جێبەجێ نەکردووە. بڕیار ڕەشید ئاماژەی بۆ ئەوەش کرد بەکردنەوەی نووسینگەی بانکی ناوەندی هاوڵاتیانی هەرێم دەتوانن سوودمەند بن لەو قەرز و پێشینانەی کە دەدرێتە هاوڵاتیانی عێراق. پەرلەمانتارێکی هاوپەیمانی نەسر ڕایگەیاند تەنیا خوا و پارتی دیموکراتی کوردستان ئاگاداری دۆسیەی نەوتی هەرێمی کوردستانە. عەقیل ڕەدینی پەرلەمانتاری سەر بە هاوپەیمانەتی نەسر کە حەیدەر عەبادی سەرۆکایەتی دەکات بە پێگەی غەت پرێسی ڕاگەیاندووە ئیدارەدانی سامانە سروشتیەکان دەبێت بە گوێرەی مادەی 111 دەستوری عێراق بێت کە دەڵێت نەوت و غاز موڵکی گەلی عێراق. ئەو پەرلەمانتارە و تووشێتی ئەو مادەیە دەقی لەسەر ئەوە نەداوە کە دەبێت پارتی دیموکراتی کوردستان کۆنتڕۆڵی کەرتی نەوتی هەرێم بکات، بەڵام ئێستا تەنیا خوا دەزانێت داهاتی نەوتی هەرێم چی لێ دێت. سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام نادرێت و دەژڵێت چیتربوونی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق پێویست نییە. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی زانناشناڵی ئیماراتی محەممەد شیع سوودانی قسەی لەبارەی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە و مەترسیەکانی داعش کردو و باسی لەوە کردووە هەڵبژاردننی پێشوەختە کاتێک ئەنجام دەدرێت کە پەرلەمانی عێراق خۆی هەڵبوەشێنێتەوە، بەڵام بە گوێرەی خوێندنەوەکانیان لایەنە سیاسیەکان متمانەیان بە حکوومەتی ئێستای عێراق هەیە. سوودانی لەو چاوپێکەوتنەدا سەبارەت بە هەڕەشەکانی داعش و توێتی هەڕەشەی داعش لەسەر عێراق نەماوە، بۆیە چیتربوونی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق پێویست نییە. ڕەتکردنەوەی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق لەلایەن سوودانیەوە لە کاتێکدایە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەنگۆی هەڵوەشاندنەوەی کابینەکەی محەممەد شیع سوودانی و هەڵبژاردننی پێشوەختە لە ئارادا بوو.